خير من جماعة همولا ايكتون اما امرو لا سروكاتي هرم دو كوبونوا من هبو كوبونوا يكم هرسي سروكاتي هرمي كردستان سروكاتي برلمانو سروكاتي حكومت كوبونوا كي هاو بشمان هبو لسر ام پیش هاتاني كأمرو لعراق هيا ودواي اواش دواي او كوبونويك مان هبو لقل لانا سياسية كاني كردستاني كهمو لايكيان بسپاسوا دعوتي سروكاتي هرميان قبول كدرو تشريفيان هناو كوبونوي بشويكي قشتي تشكمان خسته سر ام بارو دوخي كأمرو لعراق ده هيا بشويكي قشتي هرمي كردستان نيجرانا لا پرسندني آلوزی بو عراق و بو همو بو عراق به همو پیکاتکانیه و جختمان لسر او کردوتوا که پیوسته همو لایک حولی جدی بدن بو هیور کردنوی وضعکه لهمو رویکوا اوی که مهمه بنسبت ایمه لهرمی کردستان که خوشبختانه فراکسیون کردستانی کان لا پارلمانی عراق ده همویان بسپاسا و بو هر همو لایکیان به یک گرتویی موقفیان هیا پیک و کار دکن و لهرمی کردستانیش اما وک همو اولاننا کوک بون لسر اوی که مرجی سرکی دبی پیک و کار کردنی اما پیک و بی اما دجی اوین و حولی جدیج دادین که هرمی کردستان وعراق بشويكي قشتيش نبت الصاحي يكلا كرنوي ململاني كاستحيا لقل خومكو سروكي هرم وهروها سروكي حكومتيش هردوكمان لسر خطين لقل همو اولاني كبيواندارن بو مسلاوية لدروا لناوا وجهودي اما بشويكي قشتي هم حكومة سروكاتي هرم برلمان همو لايكمان اويا كاما بتوانين آرامی و سقامگیری هرمی کردستان بپارزین و به تأکیدیش لسر او بردوام دبین او آگادارن ام بر بیانیه امرو او حادثه که روی داوه ل سربازگی اسد و هروها اوانه که برو هرمی کردستان هاتون خوشبختانه اوانه که با هرمی کردستان لبو هرمی کردستان هاتون هیچ زیانی گیانیان نبوه و جی دلخوشیه و اما هیواداریم و همو جهوده کشمان لپناو اویا که لم حده را بگیرتن ام وضعه و لما زیادتر تشانه نکاتنو وضعه که پرنسینه همو لایکمان کوک بوین لسر نگرانی جدی هرمی کردستان بو بریاری او بریاری که بشیوه کی یک لایانه لپارلمانی عراق درا بنسبت هزکانی هاو پیمانان مسئله اونیه اما لهرمی کردستان جخت لسر او دکینه که پیمان وای عراق بشویه کی گشتی پیوستی با پشتیوانی هزکانی هاو پیمانی هیا بو روبروبونوی داعشکان تروریستان اوی اما دبینین و او اخباراني كبومان ديو او معلوماتي امني كبدسمان دقار روجانا دبينين بشيوية كي سيستماتيك عملياتي هيزا تروريستيا كان لعراق دا برو زياد بون دروا كأما جيجي نيجرانية بو هرمي كردستان و جيجي نيجرانيشا بو همو عراق سپاسان دکم اما او کوبونوی ابو که امرو ایمه کردمان و همو لایکشتان بخیر من فرد سامی وره ضابط که فرد فرمو دنگ دگا کاکه
خۆی عێراق کوردستان بەشێکە لە عێراق و هەر لەو چوارچێوەیەشدا ئێمە بەڵێ لەگەڵ هەموو لایەنەکان هەم لەگەڵ هاوپەیمانان قسەمان کردووە و بە تەکید لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانیش قسە دەکەین لەسەر ئەم بابەتە و هەموو هەوڵێکیش دەدەین کە دیسانەوە تەکید دەکەمەوە کە هەوڵی ئێمەی جددی ئەوەیە بۆ پاراستنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان من ئاراس ئەحمەد لە کوردستان 24 پرسیار یەکەم ئایا لەو یەک دوو ڕۆژەی دواییدا هیچ هۆشداریەکی پێشوەختە هەم لە لایەنی ئێرانی هەم لە لایەنی ئەمریکی حتا لایەنی عێراقیش بۆ ئێوە نیوەکو لایەنی ڕسمی هەرێمی کوردستان هاتووە؟ پرسیاری دووەم ئایا بیرتان لەوە نەکردووە یان بیر لەوە نەکراوەتەوە کۆبوونەوەیەکی گەورە و فراوان لەسەر ئاستی عێراق کە هەرێمی کوردستانیش بەشدارێکی سەرەکی بێ ئەنجام بدەن کە تایبەت بۆ قسەکردن لەسەر ئەو دۆخی ئێستا لە عێراق و ناوچەکە هەیە؟ زۆر سوپاس. یەکەم ئێمە لەم کۆبوونەوەیە بڕیاری ئەوەمان داوە کە وەفدێک بنێرین بۆ بەختە بۆ قسەکردن لەگەڵ هەموو لایەنەکانی پەیوەنددار لە عێراقدا و هەر لەو چوارچێوەیەشدا لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار بەردەوام لەسەر خەتین بۆ ئەو پێشهاتانە و لەگەڵ سەرۆک کۆمار و جێگیری سەرۆکی حکوومەت لە عێراق دکتۆر فؤاد مە لەگەڵ ئەم لایەنانە لەسەر خەتین و ئەم کۆبوونەوەش ئێمە دەیکەین. هشداری بە شێوەیەکی هشداری نەخێر ئێمە هیچ هشداری ڕسمیمان وەرنەگرتووە لەوەی کە بە ئێمە بڵێن لەم کاتەدا لەم وەزعەدا ئەم موشەکەکان دێ ئێمە هشداری وامان لە هیچ لایەک بە شێوەیەکی ڕسمی وەرنەگرت. خۆی بەنسبەت پرسیاری یەکەم طبعاً هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک بەشێک نییە لەم سراعی کە ئێستا هەیە و ئێمە نامانەوێ ئەسڵەن عێراق هەر هەمووی وەکو عێراق بەشێک بێ لەم سراعی کە ئەمڕۆ لە مەنتیق هەیە و بە تایبەتی ئەو بەشێک بێ لەو ئاڵۆزیەی کە ئەمڕۆ لە بینی ئەمریکا و لە بینی ئێراندا هەیە. ئێمە نامانەوێ عێراق بەشێک لەم ئاڵۆزیە. ئەوەی تر ئایا ئێمە بەنسبەت پرسیاری دووهەمت ئێمە هەتا ئێستا بەڕسمی بە هیچ شێوەیەک لە هیچ لایەک ئەوەمان وەرنەگرتووە کە سەربازەکان ئەگەر لە شوێنەکانی تری عێراق نەماندێن بۆ هەولێر و بەنسبەت ئێمە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و ئێمە بەشێکین لە سیادە و لە حکوومەتی عێراق. کاران ناکەس باسی ئەوەی نەکردووە ممکنە لە چوارچێوەی تعزیە لەگەڵ وەفدی حکوومەتی عێراق لە وەفدێکیش لە هەرێمی کوردستان هەر لەو چوارچێوەیەدا سەردانی کاران بکات بەڵام ئەم سەردانە تەنها بۆ سەرخۆش. یەکەم نەخێر هیچ هەنگاوێکی هیچ پرسیارێکی وایان داواکاریەکی لەو شێوەی کە ئێمە بچین ئەو شوێنانە لە ئێمە نەکراوە. بە تەکید یەک ریزی ئێمە و ئیسپاتیش بووە یعنی ئەوەی کە جێی دڵخۆشیە لەم ماوەیەدا ئەو مووقفەی کە کورد پێکەوە یەک دەنگ بوون لە بەغدا زۆر کاریگەری و جێی خۆی کردوتەوە. بەڕاستی ئەمە من بە ناوی سەرۆکی هەرێمەوە بە ناوی خۆمەوە بە ناوی هەردوو جێگیرانی سەرۆکی هەرێمی سوپاسی هەموو لایەنەکان دەکەم بە تایبەتی سوپاسی فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق دەکەم کە زۆر پێکەوە کاریان کردو بە یەک مووقف بۆ بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستان کاریان بە تەکید هەرچەند ئەم مووقفانە ئەم هەڵوێستانە یەکگرتوو بن پێگەی هەرێمی کوردستانیش زیاتر دەبێت. ئەوەی کە جەنابت باست کرد ئێمە نیگەرانی لەو مووقفەی کە یەکلایانە لە پەرلەمانی عێراقدا بڕیاری لەسەر درا و ئەوەی ئقرار کرا چونکە ئەمە دەستپێکردنێکی زۆر جێی نیگەرانیە بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو پێکهاتانەی نەکەنها بۆ پێکهاتەی کورد بۆ پێکهاتەکانی تریش کە بەداخەوە بگاتە ئەو حەدەی کە یەکلایانە بڕیار لەسەر شتەکان بدرێتن. ئەو عێراقی ئێمە پێکەوە بنیانمانەوە عێراقێکە کە لەسەر مەبدەئی شەراکەت لەسەر مەبدەئی تەوافق لەسەر مەبدەی یەکتر قبولکردن و بە دەستور دەبێ بەڕێوە بچێتن نەک لایەنێک بە تەنها بڕیار لە ئایندەیەکی وا بداتن کە تەئسیرێکی یەکجار زۆری دەبێ. ئێمە لە تێدەگەین لە مەواقفی
عاطفی پێدەگەین دەزانین وەزعەکە چۆنە بەڵام ئێمە هیوادارین عقل حاکم بێتن لەسەر ئەو بڕیارانە چونکە بڕیاری یەکلایەنە لە هەر لایەکەوە بێ بە تاکید تەأسیر لە هەموو پێکهاتەکانی کردەکە و بە لە نەتیجەشدا تەأسیر لە هەموو عێراق بە هەرێمی کوردستانیشەوە وەکو بەشێک لە عێراق هی ئەوە نییە ئێمە بکەوینە ئەم بینی ئەم سراعی کە ئێستا لە ناوچەکە هەیە. زۆر سوپاس زۆر.